ژێ ئاوی ژێرزەوی ڕووی لە کەمبوونەوە کردو بە شێوازێکی گشتی ئەو ئاوە نییە کە پێویست بێت لە هەموو ساڵێکدا ببارێت. بۆ گفتوگوی زیاتر لەسەر دۆخی ئاو لە هەرێمی کوردستان و ڕۆژی گیانی ئاو میوانێکمان لە ئەستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز مامۆستا سەرخێر هاوڕێ پسپۆر لە ئەندازیاری ئاو. مامۆستا زۆر بەخێربێن. سپاس. مامۆستا لە ئێستادا دۆخی ئاو لە هەرێمی کوردستاندا چۆن هەڵدەسەنگێن؟ پێش ئەوەی باسی دۆخی ئاو بکەین بە شێوەیەکی گشتی پێویستە ئێمە بزانین سەرچاو ئاوەکان چیە لە هەرێمی کوردستاندا. سەرچاو ئاوەکان سەرچاوی ئاوی سەرزەویمان و سەرچاوی ئاوی ژێرزەویمان هەیە. ئەوانەی لە کوردستان بەکاردێن ئاوی سەرزەوی وەکو دەریاچەکان وەکو ڕووبارەکان بەکارێنێت و بیر بەکارهێنرێت و کانیا و کارێزەکانجی بەکارێنێت. ئەم سەرچاوانن کە لە کوردستان بەکارێنرێت. بەنسبەت دۆخی ئاو لە هەرێمی کوردستاندا لە چاو ناوچەکە بە تایبەت لە چاو عێراقدا ئێمە زۆر باشین. ینی وەزعی ئاوی ژێرزەویمان باشە، وەزعی ئاوی سەرزەویمان باشە. ئەمە بە شێوەیەکی گشتگیرە، نەک ئەوەی کە بڵێن ئێستا ئێمە زۆر باشین و پێویستمان بە هیچ شتێک نییە و پێویستمان بە پلان نییە، پێویستمان بە بەرنامە نییە. لە ئێستا وەزعی ئاو باشە، بەڵام ئەبێ ئەم باشێ بپارێزین بە بەرنامە و پلانی تایبەت. زۆر باشە. کاک سەرخێر، ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر کەم بارانباری ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەویش بە شێوازێکی گشتی؟ بەنسبەت ئاوی سەرزەوی و ژێرزەویش هەردووچیان کاریگەرن بە بارانبارین، بەڵام ئەمە جیاوازە. ینی ئاوی ژێرزەوی خۆی سایکڵێکە، کاتێکە بارانە بارێت ئاوی سەرزەوی زووتر خەزنە بێت بۆ نە لە دەریاچەکاندا لە ڕووبارەکانە ئاوی سەرزەوی بە باران بەرزە بێتەوە. بەنسبەت ئاوی ژێرزەویەوە کاتی زیاترەوێ و مەودای زیاترە تاچێتەوە ناو ئەو خەزانانی کە لە ژێر زەویە و کۆگە ئاویانی کە لە ژێر زەویە هەمانە. ڕێژەی بارانبارینی ساڵێک ناکرێت بە قیاس، ناکرێت بە پێوەەر بۆ ئەوی کە تۆ بڵێ ئاستی ئاو بە تەواوەتی دابەزیوە لەم ساڵە یاخۆت بەرز بۆتەوە لەم ساڵە. بە شێوەیەکی گشتی ئاوی ژێر زەوی ئاوی شیرینمان ئێمە دەوڵەمەندین بە ئاوی شیرین وەکو هەرێمی کوردستان و بارانبارینیش لە ساڵانی ڕابردوو بوون لە 2010 کە لەسەر 1000 میلیمتر بارانباریوە کاریگەریشی زۆر باشی هەم لەسەر دەریاچەکان و ڕووبارەکان و خەزمکردنەوەی ئاوی ژێرزەویشە بووە. بەڵام بە دوایە کە لە 2019 و بڵێن 2021دا کە ڕێژەی بارانبارین لەم سێ ساڵە وردەوردە لەم ساڵە بەم شێوازە کەم بۆتەوە، کاتا ئێستا هەتاوەکووە مانگەی کەتیایەن 385 میلیمتر بارانباریوە. ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئاوی سەرزەویە دەریاچە و ڕووبارەکان و لە ساڵانی ئایندا ئەگەر بەردەوام بێ کاریگەری تاویش ئەکاتە سەر ئاستی ئاوی ژێرزەوی، چونکە ئاوی ژێرزەوی درەنگتر با بڵێن ڕچارج جارێکتر تەغزیە ئەبێتەوە و ئاستی ئاو ئێستا لە ژێر زەویشا دابەزیوە. تەنانەت با بڵێن ئەوانەی کشت و کاڵەکەن، ئەوانەی بیری تایبەتیان هەیە بۆ باخەکان لە دەرەوەی شار ئەزانیانی خۆیان هەست بە ئاستی ئاوەکەن لە بیرەکان ناڵێ بۆ نەماتۆڕی ئاوەکەم یاخود ئەو پمپەی کە هەمە ئەم ساڵ ساعاتێکم ئاو پێیەت، لەوانێ ساڵی وایە باران زۆر بێت 2 ساعت ئاوی پێات، کەواتە بۆ خۆشان درک بەواکەن. بەس وەکو لایەنە زانستیەکەی کاریگەری ڕاستەوخۆ لە نێوان بارانبارین و ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی و تەغزیەکردنەوەیان هەیە. زۆر جاگەمان لێ بێت وڵاتانی دراوسێ کاتێک پرۆژەی خەزمکردنی ئاو بەنداوەکان دروستەکەن، ئیدی ئەو گومانە دروستە بێ ڕەنگە ئاوی ئێرە کەم بێتەوە یاخود مەترسی لەسەر ئاوی سەرزەوی یاخود ژێرزەوی لە کوردستان دروست بێ. ئەمە هەر بەڕاستی زیانی دەبێت، چونکە نمونەیەک هەبوو بەنداوێک دروستکرا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوی بەنداوی داریان، حتا ئاستی ئاوی سیروان زۆر دابەزی، بەڵام ڕێژەیەکی زۆر کانیا و لە گوند و ناوچەکانی دەوروبەری کە با بڵێن نزیکمون لەو بەنداوە هەر هەمووی تەقین، ینی ئاوەکە چۆنڵی لە شوێنێکەوە نایە لە شوێنێکی ترەوەیەت. ئەمە مەترسیە یاخود مەترسیەکان کاتین درێژخایانە چۆنی؟ بەڵێ ئێمە مەترسیەکە ئێستا دروست نەبووە، ینی لەسەر ئاستی با بڵێن ڕووبارەکان و دەریاچەکانی لە هەرێمی کوردستانە هەیە. بەنسبەت وڵاتانی دراوسێ وەکو تورکیا و بە تایبەتی تورکیا و ئێران مەترسیەکە لە ساڵانی 50کانەوە بەدواوە دەستی پێکردو. ئەوان بیرۆکەی ئەویان هەبووە بەنداوی گەورە دروستکەن و پرۆژیان هەبووە وەکوی جەنابتان فەرمووتان پرۆژەی گاب لە وڵاتی تورکیا کە لە ساڵانی 60کانەوە پلانی بۆ دادراوە بە نزیک بوونەوە لە 2023 بێ پرۆژەکە بەرەو تەواوبوون بچێت کە 22 بەنداوە، بەشێکی زۆری بەنداوەکان تەواو بوون و بەم دوایانە لە 2010 بەنداوی ئەلیسۆ بوو کە با بڵێن لە کوردستانی باکوور ئاو گلدرایەوە و دەستکرا بەکەمکردنەوەی ئاو لەسەر ڕووباری دیزلە. ئەمە جگە لەوەی کە ئاو کەمەکاتەوە ئەبێتە هۆی داپۆشینی لەو ناوچانە داپۆشینی شوێنەوارە دینەکان. لەوانە حەسەن کەیف بوو کە شوێنەوارێکی مێژووی چەند هەزار ساڵی کوردی بوو کە
ئەمە ژێر ئاوەکەی وردە وردە کە بەرەو لە ناوچوو نەچێت ئەمە جگە لەوەی کە تۆ کاتێک وڵاتێکی وەکو ئێران بەنداو دروست دەکات ڕووباری سیروان زەی بچووک و ئەو ڕووبارە بچووکانی کە هەمانە ئاوەکانیان کەمەکە دوجار کار لەسەر چیە کات کار لەسەر سەرچاو ئاوەکانی تۆکات ئەوانەی لەسەر سەرین بۆ نە بەنداوەکان بەنداوی دوکانمانێ بەنداوی دەربەندی خانمان هەیە ئەمە لەسەر با بڵێن ئاوی سیروان ئاوی زەی بچووک بەم شێوازە ئەم ئاوانە کە کەمی کرد بە مروری زەمان تۆ بارانبارینیش مەرزنی هەموو ساڵێک کەم بێت و مەرزیژنی هەموو ساڵێک چونکە ئەم پێشبینیانە بەپێی داتای درێژخایەنە داتای بۆنە لە چلەکانەوە هەتاوەکوی ئێستا لە پنجاکانەوە هەتاوەکوی ئێستا کەواتە سایکڵێکەس لەوانەیە 2 ساڵ 3 ساڵ بارانبارین کەم بێ و ساڵێک دەبینەکەی باران زیاد بکات کەواتە ئێمە نابێت بەپێی ئەوە پلاندانین کە ئایا ئێمە لە 1000 میلیمتر چاوەڕێی ئەو ساڵە بکەین کە باران زۆرە بارێت پلانەکە چییە ئەوان ئاو لە ئێمە ئاگرنەوە و پلانیشیان بۆ دانا و ئیشیان بۆ کردو جێبەجێش کراوە بەڵام ئێمە بەرامبەر ئەوە چیمان کردو ئێمە بەرامبەرەوە هیچ شتێکی وامان نەکردو کە گرنگ بێ و وەکو چۆنەڵێ ئەکشنێک بێت و خطوەیەک بێت کە هەنگاوێکمان نابێت بۆ ئەوەی کە بتوانین کاریگەری ئەم مەترسیانە کەم بکەینەوە مەترسیەکارەوە نیە لە ساڵ و 2 ساڵە نایبینین مەترسیەکە درێژخایەنە و کەمبوونەوەی ئاویش لە ژێر زەوی و لەسەر زەویە کە دەسی بۆ بێ ئەمیش هەر کاریگەری خراپەکانی درێژخایەنە بۆ نمونە ئەو ساڵی باران کەمە بێت کشتتوکاڵ با بڵێن لە هەندێک ناوچەی گەرمیانەکان کەمە بێتەوە ئەمەش بەوەی چی بەوەی کە ئەوانی پشت بە ئاوی سەرزەوی بارانە بەستن و لە ناوچانی سەرۆتریش کە بۆنە بەنداوی لێ و دەریاچی لێ ئەمانش دوای چەند ساڵێک وردەوردەوای لێ دێت ئاویان کەمتر بەدەسەگات هەبێتە هۆی لاوازی کشتتوکاڵ ئاسایشی خۆراک لەم ناوچەیە با بڵێن لە ناوچەی کوردستانە بە شێوەیەکی گشتی کاریگەری ڕاستەخۆی بەم شێوازە ینی لەسەر ئێمە بێت و درێژخایەنیشە بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو کوردستان و عێراقش بەگشتی هیچ پلانێکمان نییە چونکە لە وڵاتی ئێران و تورکیا ئەگەر دیقەت بین بە تایبەتی وەکو تورکیا ئەو بەنداوانەی دروستی کردو بۆتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی ئاوی دیزلە و فرات بە ڕێژی 160 کە ئەمە بڕێکی یەکجار زۆرە و ئەمەژە بێتە هۆی بەرتەسکردنەوەی فراوانی کشتتوکاڵ لە ناوچەی بڵێن بە درێژایی ڕووباری دیزلە و فرات لە ناوخاکی عێراق و هەرێمی کوردستانە ئێمە لە هەرێمی کوردستانە با بڵێن باس لە ڕووباری دیزلاکەین چونکە ئەم زەی گەورەش ئەڕژێتە سەر ڕووباری دیزلەوە زەی بچووکیش بە هەمان شێواز و دروستنەکردنی بەنداو لەسەر ئەم سەرچاو ئاویانەی کە هەمانە و دەوڵەمەندین تەمان ئاوی شیرینە ئەمە لە زۆر وڵات کە ئەم ئاوی شیرینە کەمە و دەگمەنە و یاخود پێویستیان بەوەی معالەجەی بکەن چونکە هەم لەوانەیە ئاوەکە پیس بوو بێت هەم لەوانەیە ئاوەکە با بڵێن سوێرەتی زۆرە ئاوەکە سەڵێنیتی زۆرە کە ئەمانە پێویستی بە معالەجە ئێمە دەوڵەمەندین بە ئاوە شیرینەکە لەگەڵ ئەوە شاسەی دەکەین وەکو پێویست بەنداومان دروست نەکردووە بۆ نمونە لەسەر زەی گەورەکە ساڵانە بڕێکی زۆر ئاوچێتە ڕووباری دیزلەوە بەڵام بەبێ ئەوەی هیچ بەنداوێکی گەورە و استراتیژی لەسەری هەبێت بۆ نمونە ئەوەی هەمانە لە کوردستانە بەنداوی با بڵێن دوکان و دەربەندی خانکەیەکیان بەنداوی دوکان 6 بۆ 7 ملیار مەتر سێجا ئاوەگرێت و بەنداوی دەربەندی خانیش 3 ملیار و لەوانەیە زیاتر یا کەمتر دوای ئەم لەرزانەی کە لەم دوایە نەڕوویدا تۆزێک تواناکەی کەم بۆەوە بەنداوەکانیش خۆیان بە مروری زەمن تواناکەیان هەر کەمە بێتەوە بەهۆی ئەو نیشتەنیانی کە ڕووبارەکە ئەیهێنێت دەنگکۆڵی زیخ و لمەکان کە ڕووبارەکەی هێنێت ئەمەش واکات خەزانەکە وردەوردە چێ بێت بچووکە بێتەوە بەڵام ئەوە نییە کە هەست پێکراو بێ بەچاوبینن لە مەودای 50 ساڵ 100 ساڵە کاریگەرێکی دەرەکەوێت کەواتە ئێمە هیچ پلانێکمان نەبووە بۆ ئەوەی هەم ئاوەسنوورەکان پارێزین ئاوەسنوورەکان ئەوەی کە لە بینی ئێران و عێراقا یاخود لە بینی تورکیا و عێراقا ئەمانە وەفد هەبووە لەسەر ئاسی باڵاش چووە بەڵام بەداخەوە ینی زۆر بە لاوازی چوون قسە لەسەر چی کراوە لەسەر ئەوەی ئایا چەند بڕ ئاوم بۆ گلەیتەوە چونکە ئەوان پلانیان هەیە ئەو هیچ کێشەیەکی نییە وەکو وڵاتی تورکیا خود ئێران پلانی دانا و جێبەجێشی کردووە کاتێک تۆ چی قسەی لەگەڵاکەیت بۆ ناڵی ئەم ساڵ 500 مەتر سێجا بۆ زیادکە لە چرکەیەکە بۆ ڕووباری دیزلە یاخود 1000 مەتر سێجام لە چرکەیەکە بۆ زیاد بکە ئەمە وا 2 ساڵش بۆ شێوازە بەم ڕێکەوتنانە ڕۆشت ئەی دواتر چیەکرێت خۆی ئێمە لە هەموو جیهانە ڕوبەڕووی کەمبوونەوەی
ڕێژەی با بڵێن ئاوەسنووریەکان کە کێشیان لەسەر دروستە بێت وە گۆڕانکاری کەش و هەوا کلایمێت چنج لە هەندێک شوێن باران زیاد دەکات لە هەندێک شوێن کەمەکات ئەمە چۆنەڵی سایکلێکە بەرز و نزمەکات ئێمە ئەبێ باڵانسێک ڕاگەین لە نێوان بۆ نمونە ڕێژەی بارانبارین و ئەو سەرچاو ئاویانەی کە هەمانە ئایا چەند لە ئاوی ژێر زەوی دەربکەین و چەند لە ئاوی سەر زەوی بەکاربێنن ئایا لە چ کاتێکا دەست بۆ ئاوی سەر زەوی بەرین وتە چ کاتێکا دەست بۆ ئاوی ژێر زەوی بەرین ینی ئەوەنی ئێمە هەر بەکاری نهێنین بەڵام ئەمە ئەوێ بە پلان بێت و بەپێی بەرنامەی تایبەت بێت لەسەر ئاستی باڵا چونکە ئاوە سنووریەکان پێویستەکان لەسەر ئەم لە ڕووی نێودەوڵەتیەوە قانونی تایبەتی خۆی هەیە هەم لەسەر ئاستی نێوان دوو دەوڵەت با بڵێن عێراق و ئێران ئەبێت ڕێکەوتنی تایبەتی هەبێت هەم لە ناوخۆشدا ئەبێت لجانی تایبەت هەبێت ئەم لجانانە و ئەبێت ینی بە شێوەیەکی وابێت هەم سپۆر بن هەم ئیشیان لەو بوارانەیە کردبێ و هەم خەمخۆریش بن چونکە بەڕاستی ڕەهندێکی زۆر گەورە لە پێش ئەمەوەی ڕەهندێکی ئەخلاقیە ینی ڕەوشتیە ینی ئێمە وەکو مرۆڤێک گەربیر بکەینەوە ئەم سەرچاو ئاویانە چۆن بە هەدەریانە دەین ئەمە لایەنە ڕەوشتێکەیە ئەمە بەدەل لە لایەنە ئەکادمی و لایەنە ئاینی و لایەنە ئیدارەکانیشی کە ئەمانە بەڕێوەیە بە ینی هەمووی سایکلێکە بەیەکەوە بەڵام لە پاڵ هەمویانە ئەمە ینی ڕەهندێکی ئەخلاقی گەورە لە پشتوێتی بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم سەرچاو ئاویانە بپارێزین لە هەرێمی کوردستاندا زۆر باشەوە سەرچەم لەگەڵەوەشتا وڵاتان نیدراوسی ئەو بەنداوانە دروست دەکەن دەتوانین بڵین ئەو بڕ ئاوەش کە دێتە هەرێمی کوردستانەوە هێشتا هەر دەتوانێت سوودی لێ وەربگیرێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەم چەند ساڵی کە هەبووە لە نەوەدەکان و تاوەکو ئێستا بۆچی پلانێکی وای نەبوو کە ئاسایشی ئاوی خۆی بپارێزێت لە ڕێگەی بەشێک لەو داهاتی دەتوانێت چەند بەندایە دروست کە ڕاست ئێستا نزیکەی 20 بەندا و کە بڕیارە دروست بکرێت لە هەرێمی کوردستاندا وەستێنراوە بەڵام لە ڕابردوودا ئەتوانە بەو پلانانەی کە ئەو ئاوەش دەتێت سوودێکی زۆری لێ وەربگیرێت و کارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان خەمسار دەوانە گرنگی بە ئاو نادات نەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئایما بڵین زۆر لە چینەکانی کۆمەلگاش گرنگێکی بۆ بابەتە نادەن ینی زۆر خەڵک ئاگاداری هەر ڕۆژی جیانی ئاو نییە کە ڕۆژێکە بۆ هۆشیارکردنی هاوڵاتیانە بۆ فیرۆنەدانی ئاو بەڵێ بەنسبەت بەرنامە و پلان لە هەرێمی کوردستاندا ڕاستە هەندێک شت هەیە بنووسراوە هەندێک شت بە قانونی بۆ دانراوە بەڵام تا چەند جێبەجێەکرێت ئەمە زۆر گرینگە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی تەواو ئەم بەرنمەیە جێبەجێ نەکراوە هەم لەسەر ئاستی تاک و هەم لەسەر ئاستی با بڵێن ئیداری شارەکان هەم لەسەر ئاستی حکومەت وەکو پێویست نەبووە ئەمە چۆن نەکرێت بە بڵاوکردنەوەی هۆشیاری لە ناو کۆمەلگا یەکەم شت لە تاکانەوە دەستپێەکەی ئەبێ بچێتە سیستەمی پەروەردەوە یعنی ئێمە ینی وای وا بکەین لە سیستەمی پەروەردە هەم ببێ بە کللتورێک پاراستنی سامانی ئاو و هەم ڕەهندە ئاینی و زانستی و ئەمانە ئەبێ هەمووی گرێدەی بەیەکەوە چونکە ئێمە با بڵێن کۆمەلگای کوردی هەم کاریگەریم بە ئاینەکەمان هەم کاریگەریم بە کللتورەکەمان هەم کاریگەریم بە چواردەوریشمان هەم کاریگەریم بۆ گۆڕانکاری جیهانی کە ئێستا شاتەوە کەواتە ئەبێت تۆ بی لە سیستەمی پەروەردە ئەمانە گرێ بدەیت بە شێوەیەک کە باڵانس بێت ناکرێت ئێمە کللتورەکەی خۆمان یاخود ئاینەکەمان لە ژێرەوە بێت و بڵین لایەنە زانستیەکە و لایەنەکانی تر لەسەرەوە کەواتە بێ باڵانسە لە نێوان ئەم گۆڕانکاریانەیە ڕابگریت بۆی خۆشیاری تاک بەرز بێتەوە بچێتە خێزانەکان لە خێزانەکانەوە بەرەو شار و شارستکان بێت و بتوانین کەمکردنەوەی یاخود بە فیڕۆدانی ڕێژەی ئاوی شیرین کەم بکەینەوە لە ناو ماڵەکاندا و لە شارەکاندا بەنسبەت حکومەتیش کە هیچ پلانێکی نەبوو بەنداوەکان زیاتر لەو 22 بەنداوی کە پلانی بۆ دانراوە زیاتر بوون و هەندێکیشیان چوونە بواری جێبەجێکردن و هەندێکیشان تەواو نەکران بۆی ئەو قەیرانە دارایی سیاسی کە بەسەر هەرێمی کوردستانە هات بەڵام ئەمە کافی نییە ئەمە هیچ بەرنمەیەکی وان نەبوو کە پلانێکی بۆ نەتۆ 50 ساڵە 30 ساڵە دانێ پێی بڵێن ماستەر پلانێک بۆ دانێت بەو شێوازە بێت بۆچی لەبەروی هەندێک لە بەنداوەکان بینیمان تووشی داڕمان هاتن و هەندێک لە بەنداوەکان ئەوە بوو کە لافاوی زۆرە هات کۆمەڵێک لە لیتە و ئەم زیخ و بەردەگەورانە هێنانە وای لە هات توانای بەنداوەکەی زۆر کەم کردەوە یعنی ئەمانە پێویستی بەوەیە کە دراسە بکرێت ئەنی شتەکە کتوپڕ بوو بەرنمەکە زۆر بە خێراویستیان هەم با بڵێن بینوسنەوە قانونەکەی و هەم دراسی بکەن و هەم تەطبیقیشی بکەن کەواتە ئەم شتانە بە پلانی کوردمەودان ناکرێت ئەبێ پلانێکی درێژمەودات هەبێت و دراسەیەکی تایبەتیشت هەبێت بەڕاستی ئێسمە بۆ نمونە ئەگەر بێت و دراسی بکەین ئاوی شەر زەوی پێویستە کات پسپۆڕیەک قسەی تیا بکات لەسەر بابەتەکە ئاوی سەر زەوی بە شێوەیەکی گشتی بەو شێوازە
کەش و هەواش بە شێوەیەکی گشتی بەم شێواز ئەبێ ئەمانە هەمووی بەیەکەوە داتا و بەرنامەی تایبەتی بۆ کۆکرێتەوە تا بتوانێت پلاندا بێت. زۆر باشەکەواتە بە گشتی توانین بڵێن گرفتی کەمی ئامان لە هەرێمی کوردستانیە بەڵکو گرفتی ئیدارەدانی ئامان هەیە بە شێوازێکی تر ئەگەر ڕووباری سیروان و زەی بچووک و تەواوی ڕووبارە سەرچاوە ئاویەکانی سەرزەوی پڕبن لە ئاو بێن و تێ پڕبن و بڕۆن لەوەشی چۆڕێک بێت کە تۆ سوودی لێوەرنەگری چ فەرقێک دەکات؟ پرسیارەکە لێرە دروستە بێت یعنی گرفتی کەم ئاویمان نییە هەتا ئێستا با بڵێن هەتا ئێستا چونکە بە نازانین ساڵی داهات و چی ڕوەدات بەڕاستی ینی هەم لە ڕووی سروشتەوە هەم لە ڕووی ژینگەوە چی ڕوەدات و هەم لە ڕووی ئیدارە و حکوومەت و ئەمانەشەوە چ گۆڕانکارێکی بەسەرادەیە گرفتی ئاومانی هەتاوەکو ئەم دقەی ئێمەتیین لەوانەیە لە هەندێک شوێن تۆزە کەم ئاوی بێ بەس ئێمە ڕێژەکە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی وەرەگرین ئیدارەدانی ئاوەکە لاوازی زۆرتیایە خەمساردیشی زۆرتیایە لە بەڕێوەبرنەکەیە و ئەو پلانانەی کە دانرا بوو بە هیچ شێوەیەک جێبەجێ نەکراوە یعنی تەنانەت بۆ نمونە لە هەڵکەندنی بیر کە بۆ ئاوی ژەرزەوی ئێمە تەبان دەوڵەمەندین لە هەندی حوز بۆنە دەشتی شارە زۆر دەوڵەمەندە ینی لە هەندێک شوێنە بە 5 متر 4 متر و ساڵی وایە کە باران زۆرە بە 3 متر تۆگەیتە ئاوی ژەرزەوی هەڵکەندنی بیر چ بە ئامێری سووری بێ یا خۆت بۆ ئامێری کە پێوترێت بیری تیوازی و بە شێوازی خولاوەیە ئەمانە بە هیچ پلانێک نەبوو یعنی وای کرد لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2005 بە دواوە ڕێژەیەکی بیر زۆر بە هەزارەهان بیری یاسایی و نایاسایی هەڵکەندرا کە تاوان زۆرینی یاسایەکان لەوانەیە کە هەبێت لە بەڕێبەرایەتی ئاوی ژێرزەوی بەڵام نایاسایەکان ژمارەیان زۆر لەوە زیاترە ئەمە وای کرد ئاستی ئاوی ژەرزەوی بە خێرایی کەم بکات چونکە پێشتر ئێمە ئەو توانایەمان نەبوو بۆ دەرێنە تەنها بیری دەستیمان هەبوو تاوان بیری دەستی کاریگەری کەمترە بۆ کەمکردنەوەی ئاوی ژێرزەوی وەکو بیری ئتیوازی کە مترێک کەمبوونی ئەو ئاوا کاریگەریکی خراپی هەیە کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی کاریگەریەکەی یەکسەر دەرناکەوێت بۆ نمونە لە ناوچەی سیتەگەر وەربگرین بە نمونە ئەو باخشتانی کە لەوێ کراون بینیمان لە سەرەتا کە هەندێک بیر لێ درراوە لەوێ هەڵکەندراوە ئاوی باشی هەبوو بەڵام دوای چەند ساڵێک کە ژماری بیرەکان لەو سنووری بەڵێن سیتەک و پشتی شاخی ئەزمەڕ و گۆیژە زیادی کرد هەندێک بیر بە تەواوەتی وشک بوون یعنی ئەمە یەکێکە لە کاریگەریە سەرەتایەکان کە خاوەن باخەکە یاخۆ ئەوەی کە کشت و کاڵەکە خۆی بینیتی بیرەکەی وشک بوو ناچار پەنای بێت بیرێکی قوڵتر هەڵبکەنێت ئەمە کاریگەری خراپەکەیەتی توار ئاستی ئەو بەرەو دابەزی نەبێت ئەم دابزینە بەرەو کوێچێت وای دابنێ ئێمە تەبقەیەکمانێت چینێکی زەویمانەیە ئەم چینە 50 مترە ئەم 50 متر 25 متری ئاویتیایە ئە تۆگەر 25 مترەکە ئاوی دەربکەیت چی لێ بێت یعنی ئەم خەزانە تووشی وشک بوونەوە بێت کە تووشی وشک بوونەوە بێت تۆ سێرەکەی لەولاوە کۆمەڵێک خاوەن باخ و کشت و کاڵ و پرۆژەکان زەرمەند دەبن لەولاوە چونکە بە پلانی تایبەت نەکراوە ئایان زیاتر بەفی ڕۆداوە سیستەمی دڵۆپاندن بەکارنێنراوە کە سیرەکەی لە مەجموع لە کۆی گشتیا سیرەکەی کاریگەی لەسەر ئاسایشی خۆراک و کشت و کاڵ کردووە دوای ئەمەش چی بە دوای خۆیانێت ئاسایشی ئابووری دوای ئەمە چی بە دوای خۆیانێت ئاسایشی کۆمەڵایەتی یعنی ئەمەیەکە بۆنە زۆرجار بابن کێشەی کۆمەڵایەتیش دروستە بێت لەسەر سەرچاو ئاوەکان یعنی ئەمانە هەمووی لە ئەنجامی ئەوەیەتەوە لە بەڕێوەبردنی کەم ئاوی و کەمبوونەوەی کشت و کاڵ کەمبوونەوەی داهات و ئابووری لە وڵاتدا دوای چی دروستە بێت کێشەی کۆمەڵایەتی کێشەی یاسایی و کۆمەڵێک کێشە و قەیرانی تریش بە دوای خۆیانێت کەواتە لەو دەرفەتە کەمەی مامانە پەیامت بۆ لایانی پەیوەندیدار یعنی بەڕاستی ئیتر هەنێ بابەت هەیە پێشەوەی درەنگ بەسەریا بچێت پێشەوەی کار لە کار بترازێت پێم وابێ هێشتا دەرفەت ماوە بتوانین کۆمەڵێک ئیدارەی ئاو لە ڕێی پلان و پرۆژە و سیستەمی پەروەردە و ڕۆشن فکرکردنی تاک و چۆن مامەڵە دەکەوە لە بەکارهێنانی ئاوی لە ماڵێکەوە هەتاوەکو هەموو کوردستان و هەموو گەڕک و شار و شارشەکان بەگشتی کێ بەرپرسی یەکەمە لایانی پەیوەندیدارەکان پەیامت بۆ هاوڵاتیان بۆ حکوومەت بۆی پێشەوەی بابەتەکە و کارمان لە کار بترازێ و زیانمان پێ بگا بە خۆمان نەبچینەوە بەڵێ خۆی بەڕاستی بابەتەکە گەشتگیرە و چەند ڕەهەندێکیش لە خۆیەگرێت ڕەهەندەکان لەوانە ڕەهەندی زانستی بابەتەکەیە و ڕەهەندی ئیداری بابەتەکەی و ڕەهەندی کۆمەڵایەتی و ڕەهەندی با بڵێن ڕەوشت و ئەخلاقی بابەتەکەیە ئەمانە ئەبێ هەمووی بەیەکەوە گرێ بدرێت و من ناڵێم درەنگە ئەڵەم هێشتا زووە بۆی ئێمە کە دەست پێ بکەین کە
پلانی خۆمان لە دوورمەودایە جێبەجێ بکەین نەک پلانەکە ئەوە نییە بۆ نمونە ئەم ساڵ تەنکێکی ئاو زیاتر لە شارێکا دابنێت بڵێ ئەمە پلانە و هێنام و ئاو زیاتر خەز نەکەم ئەمە هیچ پێی ناوترێ پلانەکەت ئەوەیە تۆ چەند بەنداو لەسەر ئەم ڕووبارانە دروستەکەی چەند ئاو لەوەی کە بەناو وڵاتەکە تا تێ بەناو خاک و نیشتیمانەکە تا تێپەڕەبێت چەند ئاو گلەیتەوە ئەمانە وردە چێ بێت ئەبێت بە پلانێکی استراتیژی گەورە دوجار لە پەنا ئەم پلان استراتیژیە گەورە پێویستە کات هەم لایەنە ئیدارەکان ئەوانەی کە معنین بە سەرچاو ئاوەکان و بەڕێوەبرنی ئەو بە ئەرچی خۆیان زۆر بەدڵسۆزانە هەستن چونکە بەڕاستی ئەگەر ئەم بابەتە خەمساردی تیا بکرێت و کەم تەرخەمی تیا بکرێت و دۆستخۆزی نەبێت لە بابەتەکە و من دڵنیام بۆ نەوەکانی داهاتوو لەوانەیە ئێمەش نەیبین بۆ نەوەکانی داهاتوو ئەچێتە ژێر مەترسیی زۆرەوە و چەندین کێشە لەم سنوورانەیە دروست دەبێت بەڕاستی هەر لەسەر ئاویژانی ئێمە ئاو بە جەنگی شین ناوە برێت بۆیە پێم پێشەوەی بگەینە ئەوەی کە جەنگەکە یەخەمان بگرێت ئێمە پێویستە کات هەم هۆشیاری تاک ئیداری و پەروەردە و ئەمانە هەمووی وعەتێکی تاوا بدرێت و لە ڕێی کەسی پسپۆڕیشەوە و ناشکرێت کەسە پسپۆڕەکان بەڕاستی هەریەکە و تەداخلی بواری تر بکات ئێستا من بۆ نەپسپۆڕیم لە ئاوی ژێرزەوی یاخۆ سەرچاو ئاوەکان هەیە بچم تەداخلی کەش و هەوا بکەم کەواتە ئەبێت هەر کەسە لە ئاڕاستەی خۆیان ئیش بکات بۆ ئەوەی مەهامەکە یاخود ئەو ئاڕاستەی کە بۆیە چین دوجار هەمومان بەیەکەوە پلانێکی زۆر گەورە دروست بێت تا بتوانین ئاو سامان و نیشتیمانمان پارێزراوکەین لە هەموو ئەو قیرانانێک کە لە داهاتوودا خەمانەگرێت. زۆر سپاس بۆ مامۆستا سەرخێڵ هاوڕێ پسپۆر لە ئەندازیاریەوە سپاس بۆم دەرفەتە بێمە بەخشی زۆر سپاس بۆ بەڵازان دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات.